ئەڵێن ئەمە دەستوری نییە لە دەستوری عێراق لە هیچ کوێتیای نییە کە بڵێ کەرکووک ناتوانێت ئاڵای خۆی هەڵگرێت لە هیچ کوێ لە دەستوران نییە کەوا یەک لە ئەبێ حکمی کەرکووک بکات لەبەر ئەوە ئەمە هەمووی قسەی بەڕاستی جێی خۆی نییە وە برایەتی کەرکووک بە هەڵگرتنی ئاڵای کوردستان بتەوترە بێنەک مەترسی ئەخرێتە سەر و ئەمە هەمووی قسەکانی دوای ئەو بۆ دەوڵەتێکی دەرەوە بەڕاستی بۆی نییە دەست بخاتە ناو کاروباری شارێکی وەکو کەرکووک ئێمە ڕەدی ئەو قسانە ئاکەینەوە و هەروەکو قسەکەری وەزارەتی سەرۆک وەزیرانی عێراقیش وتوێتی ئەمە مەسەلەیەکی ناوخۆی خۆمانە و کەرکووک حەقی هەیە ئەو ئاڵایە ئێوێ هەڵیگرێ و ئەم مەوزوعە ئێستا لە ئەنجومەنی پارێزگایە هێشتا دەنگی لەسەر نەدراوە و دەنگیشی لەسەر دەدرێ و خۆشتان نەزان شێخ جەعفەر و برادرانی پێشمەرگە هەموو ئەزانن کە سەرۆک وەزیران هات بۆ ئێرە و چوو بۆ جەپەکانی پێشمەرگە هەمووی بینی بە ئاڵای کوردستانەوە و تەنانەت لە هەندێک شوێن ئاڵای کوردستان و ئاڵای عێراقی بەیەکەوە بینی زۆر دڵخۆش بوو پێی ئێمە ئەوەی بەباشی بزانین ئەیکەین و مافی خۆشمانە کە ئاڵای میلەتەکەمان هەڵگرین